سڵاو عزیزان، جارێکی تر هاتینەوە خزمەتی ئێوەی خۆشەویست، هەروەکو هەموو لە ئاگادارن بەهۆی بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا لە هەموو جیهان. وەزارەتی تەندروستی لێرەش بڕیاری یاوە کە هەموو وەڵەکانی وەرزشی دابخات. بۆیە ئێمەش پێمان باش بوو ئەم بڕگەیەی وەرزش و تەندروستی لە بەرنامەی پەیامی ڕۆژ تەرخان بکەین بە وەرزشکردن لە ماڵەوە، هەم بۆ ئەوەی سوودی هەبێ بۆتان بۆ جەستەتان، هەم بۆەوەی مەناعی لە شیشتان بەرز بێتەوە دژ بەو نەخۆشەی کە بڵاو بۆتەوە و ئینشاءڵڵا کە بتوانین سوود بگەین بێەوەی خۆشەویست و ئێوەش لە ماڵەوە وەرزشانە ئەنجام بدەن و ڕۆژانە یاخود ڕۆژناڕۆژ توانن ئەنجامی بن بۆ هیوایی بتوانین خزمەتی ئێوەی خۆشەویست بکەین. ئازیزان، ئەم جوڵانە زۆر سوودیە بۆ کەسانی کە یانەوەی کێشیان دابوەزێنن یاخود شلبوونەوە هەیە لە لەشیانە ئەیانەوێت جەستەیان تونگ بێتەوە و یاخود لیاقەیان دابەزیوە ئەیانەوێ لیاقەیان باش بێت. هەروەها بۆ ئەو کەسانەشی کە بەردەوام بوون لە وەرزشکردن لە وەڵەکانە وێستە کە وەڵەکان داخراوە ئەیانەوێت لە ماڵەوە وەرزش بکەن، ئەتوانن ئەم جوڵانە ئەنجام بن و سوودی لێ ببینن. ئەم جوڵانە ئەتوانن تکرارەکانی لە 15 تکرار تا 25 تکرار بە پێی لیاقە و توانای جەستەیی خۆتان ئەتوانن ئەنجامی بدەن و شەرت نییە کە بڵێن یعنی تکرارەکانی من و تۆ و هەر کەسێکی کە وەکو یەک وا بێ، هەر کەسە و بە پێی توانای جەستەی خۆی و لیاقەی جەستەی خۆی ئەتوانێت ئەنجامی بات. یەکەمین جوڵەمان ئەم جوڵەیە. ئەم جوڵەیە ئەتوانن 4 جار دووبارەی کەنەوە، هەر جارە و 15 بۆ 25 تکرار بکەن و 30 چرکە ئیستراحەت بکەن. جوڵەی دووەممان ئەتوانن ئەم جوڵەیە 1 دقە بەردەوام من لەسەری و ئیستراحەت بکەن و 4 جاریش دووبارەی کەنەوە. ئازیزان، ئەچینە سەر جوڵەی سێم. بەم شێوەیە دەستان لەسەر کەمەرتان ڕابگرن، ئەم جوڵەیەژەتان هەمان تکرارەکانی پێشوو 15 بۆ 25 تکرار بە پێی توانای جەستەتان ئەنجام بن. ئەچینە سەر جوڵەی چوارەم. خۆشەویستان، ئەم جوڵەش هەردوو قاچەکەتان بە 1 تکرار حسێبەکەن. خۆشەویستان، دەستەکەین بە جوڵەیەکی کە بەم شێوەیە هەر جارە و قاچەکتان. دواتر جوڵەکە دەگۆڕین دوای ئیستراحەتێک بەم شێوەیە. خۆشەویستان، چنە سەر جوڵەیەکی کە ئازیزان، ئەو بە ڕێزانەی کە ناتوان شناو بکەن بەم شێوەیە ئەتوانن قاچیان لەسەر عەرزدا بنێن و جوڵەکە تەنها بە دەستیان بکەن بەم شێوەیە. یەکێکی تر لە یاریەکان ئەم یاریەیە.
خۆشەویستان ئێستاژە چینە لای کۆمەڵێک یاری ورک کە توانن ئەنجامی بن لە ماڵەوە و سوودێکی باشی لێبن بۆ سووتاندنی چۆریەکانی ورکتان و هەروەها بەهێزکردنی عەزەڵەکانی ورکتان. خۆشەویستان ئاگاتان لە هەناسە بێ لە کاتی یاریەوەتە هەناسە وەرگرتن و هەناسەدانەوە زۆر شتێکی زەرورە، یعنی بەم شێوەیە کە یاریەکەتانەکەن هەناسەتان بگرن بۆی لەشتان ئۆکسیجنی تەواو وەربگرێ و سوودێکی زیاترێکێن بە لەشتان. یاری دووەممان بەم شێوەیە وەلات تەنیشتەکانە بێ یاری سێمان ئەم یاریانش هەروە گوتمان ئەتوانن هەر یاریەک 4-15 یاخود 4-20 یاخود 4-25 ئەگەر بتوانن ئەنجامی بدەن. دەچینە لای یاریەکی تر ئەم شێوەیە پایدەر لێدەن بۆ ماوەی دەقەیەک، دواتر ئیستراحەتەکەن بۆ ماوەی 30 چرکە و 4 دەقەش ئەم یاریە بەردەوام ببن. دەچینە لای یارێکی تر بەم شێوەیە قاشتان بەرزەکەنەوە و میارێش هەردوو قاچەکەتان بە یەکی حسێبەکەن و 4-15 بۆ 4-25 دووبارەیکەنەوە. دەچینە لای یاریەکی تر بەم شێوەیە قاچ و دەستان بەیەکەوە